دی تختی مرادی خوردنی کاردی نوستنی لیبادی آوی دیمتی سیبری کپتی لای گرمینی فقی چستادی او باری ببلی او ما مستعی امام لیزانی حقایت آلی کتاب آلی بیزان آلی علمش آلی ابو نبو کس لخوا گورتر نبو لپیغمبر نازدارتر نبو لم حقایت خوشتر نبو حقایتی گلبرین هبو نبو کابرایک هبو یوسفی نابو ام یوسفا قلب دولمند بو روش للروجان خواخصی دلیو نیتی حجیدا تدارکی سازداو کورینا حجی او ایامش همو جارباشی رحمتی میجرای وایود او کاتیبا و حاجیم چووە بۆ حەج و فەریزەی حەجی بەجێهێناوە یەک ساڵی ڕەبەقی پێچووە باوکم ڕەحمەت لەو قەبرەی بێ لەگەڵ مردووی حازریە باسی یەکرد دەیوت ئەو کاتە عومری من 6 ساڵێک بووە کە باوشی گەڕاوەتەوە لە حەج مناڵی ئەو گەڕەکە هەموو دار و بەیاخیان لێ هەڵکردووە لەو ناوەیە تەنیا حەسەنی لالەمینە ناوێک بەیاخی پێ نابێ ئەچێ پەلاماری کۆڵوانەکەی پورەمەنی جیاوەی کا بەدار بەیاخ ئەرێ وەڵڵا باشە کاک فەرەج ڕەحمەتی نەیوت بابا حاجی چی بە دیاری بۆیە نابوو ئەها مام اسماعیل باشە با بزانین جەماعە دەزانن چی بە دیاری بۆ باوکمێ نابوو ئاها جوولکێ کەوشی یەمەنی ڕەشی مێشوولە دەنەخێر کاکە شەریف تۆ نەوزانی من ئەیزانم من یەک سەعاتی بەرباغەڵی زنجرلی نەخێر تۆش نەوزانی کەستان نایزانن لە ڕێگا جەردەیا بووی بەسەر کاروانەکەیە و هەر هەمویان ڕوود کردبوونەوە سەرۆکی دزەکان بە بابە حاجی گەورەی وتبوو ئەوە لە بەخاتری تۆیە ئەو هەموو شتە پێ هەڵناژیرە نەبادا دیاری بۆ کەس و کار لە بیر چوو بێ ها ئەوەی تر گلەی کەسیشی لەسەر نەمەهارێ وەڵڵا بە بەدەواز بێنن واز لەمە بێنن با مام اسماعیل حکایەتەکەمان بۆتەوە دانیشە ئێمە اسماعیل یوسفی دەوڵەمەند حەجەکەی کرد مام اسماعیل جان بە قوربانی ئەو چاوە بووم تۆ حقایەتەکەی خۆ بیر نەچێت با مام فەرەج بەزمەکەمان بۆ بجارێتەوە ئەوڵا ئەزانی خەریکە تۆ ناخۆشیەکەی ئەی باشە کە بابە حاجی لە حەج گەڕایەوە وەک ئوسوڵی جاران مەولویان بۆ نەخوێن ئەها توحەقی ئەو خوایە شەی مەولۆکە چی ڕوویە لەما دەمەچی وای لێ هات شەرتە نوتەق لە دەمەوە نەیە تا باسی ئەو شەوەمان بۆ نەکەیت بەڵێ باش با وای دانی ئێرە ئەو ژوورەیە کە ئاهەنگی مەولۆکەی تیاساس کرا بوو ئادەی کوڕینە با دەنگی تەپڵ و دەب بێت بێدەنگ وزبم بە ذاتی خوا جۆم لێ دیوار بڕینە زەلامێکە لێ دیو ئەوە دیوارەکە بڕێت وا دیارە بە تەمای ئێرە ببڕێت کورەوا دەڵی ئەوە بەڕاستە بێچی دزیەکی زاوی کەوت دەبەنگ بێ دیارە لەم شارەیە لێرە شوێنی چۆڵ و وەڵتری دەست نەکەوتووە داکە خوا دەوامی عومرینەیە ئادەیسا تۆ بڕۆ چراکە کەسکە کەس دەنگی لێوە نێت کوڕینە هەر کە دزەکە هاتە ژوورەوە بەزمەکە گەرم کە ڕاستەکە
بۆ چۆ وەڵی تۆزیشم بە قەبری ئەو باوکە و ناڕێی ئەتا تۆ زەبانەکەم هەلەکەڵ ئادەیگە میکەن اسماعیل جان کاتیەوە هاتۆ بەسەرهاتی گوڵبرین و حکایەتەکەمان بۆ تەواو کردوانە حکایەتی گوڵبرین بەسەر چاوی مام اسماعیل ئەمرەکەن گەیشتینە ئەوێ هەبوو نەبوو هەبوو نەبوو هەبوو نەبوو هەبوو نەبوو وتمان هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو کابرایەک یوسفی ناو بوو ڕۆژێ خۆی بۆ سەفەری حەج ئامادە کرد تەدارەتی سازدا چیژێکی گەلک جوانی هەبوو بکەی نەکەی سەیری گەردنی کەی دەڵێت مێوژە ڕەشکەی بخواردایە ئەو گوڵبرین خانمە لە سایگەردنیەوە دیارە گوڵبرین هەر بۆ خۆی گوڵبرین بوو گوڵبرین خانم ئەو دەمە کیژەکە ڕووی زاری لە باوە یوسفی کرد و پێی وت باوەگیان ئەگەر لە حەج بیتەوە و خوا نەخواستە سەروەت و سامانت بە تاڵان چوو بێ فایدەی و حەجکردنە چییە؟ ئەڵێم بۆ ناهەی حەسارێکی زۆر گەورە بە دەوری ماڵەکەیە بکێشین و جۆگەی ئاو بە نیویا بێت و بەشی و 3 ساڵان ئازوقە و خواردەمەنی بۆ مندا بنێ ئەو دەمە سامانەکە دەپارێزرێن بابی گوڵبرین بە قسەی گوڵبرینی کیژی کرد ئەو دەمە ئیتر بەرەو مەکە بەڕێکەوت لەو شارە کابرایەکی ڕەش و فرۆشە بوو خەڵۆس فرۆش واتە ئەم کابرایە ئەحمەد گوێقوڵاغی ناو بوو دەچی و جەردەی یەکەمی مەملەکەت بوو خێرا بەم چوونە حەجەی یوسفی زانی بەپەلە کەوتە ئەوەی دز و جەردەکانی کۆ کردە و وتی وەرن 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 کۆی کردنەوە ئەزان بۆچی کۆم کردنێتەوە با پێتان بڵێم مردوو لەمە پاکتر ناشۆرێ یوسف بۆ حەز سەفەری کردووە و سەروەت و سامانێکی زۆری بەجێهێشتووە مەگەر بەتەنها من بزانم چەنە بە هەموو عەقلێکی حەسارێکی گەورەی بە چواردەوری ماڵەکەیە کێشاوە خوازانێ من عەقڵم پێ ناشکێ هەنێم یەک بێنم و دایکتم و سەرکەوتمە سەری ماڵەکەی باش جۆبێ هەرکە ئەم شەو دنیا خامۆشی کرد و تاریک بوو یەک و دوو لێ ناکەین و هەڵا کوتینە سەری تێگەیشتن بەڵێ ئاگاتان لە خۆتان بێت دچەکان بە سەرۆکایەتی ئەحمەد گوێقوڵاغی سەرک دزان خۆیان گرانە سەربانی ماڵی خۆی گرانە حەکیم زانی ساڕێش کرد و ئیتر ماوەیەکی زۆر ئەحمەد قوڵاغ نەدەنگێ نەڕەنگێ نەباسێ ڕۆژێک ئەحمەد بە یوسفی وت قوربان ئەڵێم بۆ نامکەی بە کوڕی خۆت و سەکەی خۆتم بیتێ لە چاکە منیش پێم خۆشە پیرۆزی جا زووتە دارەک بەڕێ خراو گوڵبرینی گواستەوە پاشان لە ڕێ بە جەنگلستانێکە ڕابوردن لایە
نازدارەکەم خۆشەویستم لەبیرتە چیە ئەم زامەی لە سەرما نەخشان ئەما ئەو ڕۆژە بوو کە لێ ترسای ئێستا تۆڵەی خۆم لێکەمەوە شیشە لە ترسا زارەترەکە بوو زمانی لە دەمان نەما کابرا ئەحمەدی قوڵاخ تەنافێکی هێنا و دەست و پێی بەستەوە و شەتە گیراتەوە لێی گەڕا و چووە ئەو لاوە چیلکە و چوێڵ و پوش و پەڵاش کۆکاتەوە بەو نیازی بیست و تێنێت لەو دەما کاتێ دوور کەوتبووە پیرە مێردێک بە وڵاخ و بارێکەوە لێوە هات کچم ئەوە بۆوایان لێکردووی کەدی کچە هاواری بۆ هێنا و وتی بەهانامە وەرە دەست و پێی کردەوە و حاڵی بوو لە حاڵی کچە خستێ ناو بارەکەیەوە و پێچایەوە بەڕێکەوتن ڕۆیشتن سلام علیکم تا گەیشتنە لای کاروانێک لەوێ لایاننا کاتی ئەحمەد جۆ قوڵاق گەڕایەوە دیکی ژەنەماوە شێت و هار بوو دنیای سەر و ژێر کرد وا ئەو کچەتان چی دەکرد چی کابرا لەکوێ شارتان تۆ پێم بڵێن چی تۆ وەڵام بەرەوە پێم بڵێ ئەو کچە چی لێ هات خۆتی لێ جێل مەکە پیرە کچە چ نەوبینیوە نا باش ئەگەر ڕێم هەتای دۆزمەوە بڕۆ هاتی ئەحمەد دوورکەوتەوە کابرا پیرە مێردە وردە بارەکەی لەسەر وەڵاخەکە داگرت و کیژەی هێنایە دەرەوە پیشانی کابرای بازرگان نییە وتی حاڵم مەسەلەی ئەم کیژە ئاوا بووە هەمووی بۆ جێڕایەوە لە نووکەوە کە لەگەڵ بازرگانەکە چاوی پێیکەوت حەیرانی بوو گوتی ئەوە کچەکەیە ماشەڵڵا کە جوانە پیاوی چاک بە بێ بە من و با بیبم لە کوڕەکەمی مارەکەم باشە تۆ کوڕی هەیە ئای چۆن کەوابی ڕێک بیبە لە کوڕەکەی خۆتی مارەکە مەمنوع بڕۆ کیژ
بازرگان کیژەی لەگەڵ خۆی بردەوە ماڵێ و لە کوڕەکەی خۆی مارە کرد و کرایە جێژن و زەماوەندی هەر مەپرسە حەو شەو و حەو ڕۆژ زرمەی دەهۆڵ و زوڕاتووە حەو مەملەکەت ڕەشمەڵێکی کردووە. مام اسماعیل کاتیەوە هاتووە حکایەتەکەمان بۆ تەواو. پاش ماوەیەک شەوێ لە تاقی نیوە شەوە پەنا بەخوا کچە هاوار هاوارێکی لێ بەرز بوویەوە هەموو ئەو ناوەی شڵەژان. ها چیژم ها کچەکەم ئەوە چییە بۆ ئاشپەرزی بۆچی قیژێنی؟ باوەگیان تکاکەم شەوانە من زۆرە ترسم دیوارێکی بەرز بە دەوری ماڵەکەیە بکێشن و شێر و بڵنگ لەبەر دەرگای ماڵ ببەستنەوە ئەو دەمە باس و دەیە خەوم. باشە چیژم باش بە قسە دەکەم هەر بەیانیە نێرم و ساوکرێکار ئامادە بن. وەڵڵاهی کوڕینە بەم دەم و دەستە و بەم شەو بتانوێم حەکایەتە تەواوی نە تەواو نابێ. بەڵێ ئەمە ویرە ئەو زۆرە ئەو زۆری باوە ئەو بۆ شەوێکی تری هەڵەگرین. ئێستاش ئەرێ کاکە سەعوەرجیان قوربانە بەمزانە قەوانێکی ناوێسیتە سەر غرامەفۆنەکە.